باڵی ئیسلاح لە ناو یەکگرتووی ئیسلامی کوردستاندا ڕاگەیەنرا و بەرپرسانی باڵای یەکگرتوویش بە گاڵتە ئامێزەوە مامەڵە لەگەڵ ئەم باڵەدا دەکەن، بەڵام لە واقعدا و بە ڕوخساریانەوە ئەم بابەتە شتێکی ترە و بڵاوبوونەوەی ئەم باڵە یەکگرتوەکانی نیگەران کردووە. یەکگرتوو خۆی حیزبێکی ئیسلاحیە، پێویستی بە باڵی ئیسلاح نییە، خۆی حیزبێکی ئیسلاحیە، خۆی نوێ دەکاتەوە بەردەوام، کۆنگرە بۆ کۆنگرە دەستکاری هەیکەل و ناوخۆی حیزبەکەی خۆی دەکا، لە گۆڕانکاری ناترسێ، لە کۆنگرە ناترسێ. نیگەرانی لە ناو یەکگرتوو بەو جۆرە نییە بڵێ وەڵا کابرا باڵ دروست دەکا، ملاحەزاتی هەبێ، تێبینی هەبێ لە ئۆرگانە تایبەتەکەی خۆی ملاحەزات و تێبینیەکانی خۆی بۆ کۆنگرە دەڵێ. باڵی ئیسلاح لە ڕاگەیەندراوێکدا کە لە ماڵپەڕی فەرمی خۆیان بڵاو کراوەتەوە دەڵێن گردبوونەوەیەکی سیاسی و میدیایین لە چوارچێوەی ئامانج و ستراتیژەکانی یەکگرتوودا کار دەکەن و ئامانجیان چاکسازی و ڕاستکردنەوەی چەمکە سیاسی و کۆمەڵایەتیەکانە لە چوارچێوەی ئازادی و دادپەروەریدا. هەرچەندە ڕاگەیەنراوەکەی باڵی ئیسلاح دەڵێت لە چەندین ئەندامی یەکگرتوو لە دەڤەرە جیاجیەکانی هەرێمی کوردستان و هەندەران پێکاتون، بەڵام ڕاگەیەنراوەکەیان ناوی هیچ کەسێکی لەسەر نییە. بە پێی زانیاریەکانی NRT یەکگرتوو زانیاری لەسەر ئەو کەسانە کۆ کردوێتەوە کە باڵی ئیسلاحیان دروست کردووە، بەڵام جارێ نایەوێت باسی بکات. ئەو باڵێک کە بەناوی باڵی ریفۆرمیا خۆ چاکسازیەوە دروست بووە، منەمەوێت دڵنیاتان بکەمەوە کە ئەمە هیچ بنەمایەکی نییە و لە ناو یەکگرتووە شتێکی لەم بابەتەوە وجودی نییە. ئەوە شتێکە لە دەرەوەی یەکگرتوو بەناوی یەکگرتووە ئەوێ قسە بکە. ئەوەی کە ئێمە زانیاریمان هەبێ هیچ کەسێکی یەکگرتوو لە ناو ئەم سیاهیتەدا وجودی نییە بە خەڵکە نیگەرانەکانی شێوانێک کە تۆ ناو لێناون نیگەران. بە پێی زانیاریەکانی NRT دروستبوونی ئەم باڵە ترس و دڵەڕاوچەی لای بەشێک لە ڕێخستنەکانی یەکگرتوو دروست کردووە، بە شێوەیەک چەندین ئەندام و کادری یەکگرتوو پەیوەندیان بە بەرپرسە حەزبەکانیانەوە کردووە تا لە ڕاستی دروستبوونی باڵی ئیسلاح دڵنیایان بکەنەوە. تا ئێستا ئەوەی ئاشکرا بووە باڵی ئیسلاح جگە لە ماڵپەڕی فەرمی باڵەکە خاوەنی هیچ بارەگایەکی حیزبی نییە و هیچ کەسێک نە لە یەکگرتوەکان و نە لە غەیرە یەکگرتوەکانیش خۆیان وەک خاوەنی باڵی ئیسلاح ئاشکرا نەکردووە. پێدەچێت دەرەنجامی هەڵوەستە سیاسیەکانی یەکگرتووی ئیسلامی کوردستان دروستبوونی ئەم باڵە بێت. ئێستا یەکگرتوو لە نێوان دوو بژاردەدایە، یانەوە تا لە کۆنگرەی داهاتوودا گۆڕانکاری لە هەیکەلی حیزبی خۆی و هەڵوێستەکانیدا دەکات، یان کێشە ناوخۆیەکانی کەڵەکە دەکات و نەک باڵی ئیسلاح ڕێگە بە دروستبوونی باڵی تریش دەدات. هێمن مەحموود NRT سلێمانی.